من المادة 73 من الدستور دۆخی ئێستای عێراق لە ڕەوشێکی لێڵدایە و بەدیدی چاودێران بۆ پابند نەبوونی لایەنەکان و حکوومەت بۆ جێبەجێ نەکردنی دەستور دەگەڕێتەوە. ئەمەش بووەتە هۆی دەیان قەیران کە بەرۆکی هاوڵاتیانی عێراق و کوردستانی کردووەتەوە. کێشە دەستوریەکان چارەسەر بکرێ. ئیمڕۆ ئەزانین ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی کە لە نوێتیەک و پارێزگاری لە هەرێمی کوردستانەکە ئەوانەی جەختەکەن لەسەر ئەبێ ڕێکەوتنەکە لەسەر ئەساسێکی دەستوری بێ. بۆیە ئێمە پێشنیار مەسەرەن پێمان باشە خوبەرایی مەسەرەن هەردوو لە بواری دەستور لە بواری یاسا مەسەرەن دابشن ئەو کێشانە چارەسەر بکرێن بە پێی دەستور ئەو وڵاتە کارەکانی بکە و ئەگەر ئەمە نەبوو دیارە بە نسبەت عێراقیشەوە دیارە بژاردەی دیکە هەیە بۆ هەموو لای ڕوون بووە کە بەداخەو نەتوانە دەستور جێبەجێ بکرێ. دیار بژاردەی دیکە ئەوەتانێ کە عێراق بکرێ بە سێ هەرێمی شیعە و سونە لەگەڵ کووردا دیارە و هەروەها بژاردەی دیکە ئەوەتانێ کە لایەنی نێودەوڵەتی چی ڕێکخراوەکانی دیکە بچی ئەمریکا بڕاستەوە خۆتە دەخول بکەن بەوەی ئەو بارودۆخی ئێستا لە عێراقا هەیە بە ئاقارێکی باشترە یان بە ئاقارێکی ئاشتیانەدا گوزەر بکە لەبەر ئەوەی ئێستا لە عێراقا ڕۆدا ئەو وڵاتە بەرەو هەڵگێرەبێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای دەکات هەوڵی نێوخۆی و هەرێمایەتی هەیە بۆ چارەسەری کێشەکان لە چوارچێوەی دەستوردا. لە ڕاستیە زۆر جار بەهۆی مناسەقامژیری ڕەوشی ئەمنیەوە دەرفەتیەوە نەبوو کە زۆر جار لەسەر مەبەدانی پابەندبوون بە دەستور یا پابەندەبوون بۆسین. ئێستا ئێمە لە بەغدا خەریکیەوەین کە ئیش لەسەرەوە بکەین لەگەڵ هەندێک لایەنی تردا هەموو ئەو بابەتانەی کە لە دەستوردا ینی بابەتی دەستوری حکومەتی عێراقی لایەنی عێراقی لایەنەکانی تر پێوەی پابەندی لێکۆڵینەوەیان لەسەر بکەین و بیانگەین بە بابەتی ڕۆژەف و قسەیان لەسەر بکرێت چی لە پەرلەمان چی لە دادگای باڵای فدرالی بە هەر ڕێگەیەک بێ ئێمە ئیشیان لەسەر بکەین بۆەوەی کە بتوانین بۆن لایەنەکانی تر بکەین پابەندی بە دەستورەوە. دەستوری نوێی عێراق لە پاشڕۆخانی ڕژەمی بەعەس لە پرۆسەیەکی دیموکراسیدا زۆرینەی گەلانی عێراق و کوردستان دەنگیان لەسەریدا تێدا مافەکانی سەرجەم پێکاتەکانی دیاری کردووە. کوردیش لە چوارچێوەی مادەی 140دا زۆربەی مافەکانی دیاری کرد. بەڵام جێبەجێنەکردنی دەستور عێراقی لە کەنارێکی هەڵدێردا وەستاندووە. کاروان حەبیب، کورتسات نیوز، گەرمیان.